لە سلێمانیەوە بەڕێدەکەون تا دەگەنە نزیک دەربەندی خان. ئێرە سنووری گوندی بلکێیە. لێرە 4 ڕێکخراوی ژینگە پارێز و خەڵکی دیکە کۆبوونەتەوە بۆ ئەوەی 200 نەمام بڕوێنن. ئێمە هەستاین بە هەڵمەتی چاندنی 200 نەمامی داربەڕووی 1 ساڵە لە بری سووتاندنی درەختێکی بەڕووی 200 ساڵە کە هەندێک لە دانیشتوانی گوندەکاڵێن کە لە باوباپیرانەوە باسلەوەکان کە ئەم درەختە تەمەنی زیاد لە 200 ساڵە. چەند ڕۆژێک پێش ئێستا دارێکی بەڕووی سەر و چەمەن 200 ساڵە لەلایەن کەسانی نەناسراوەوە سووتێنراوە. ئەمە وای لە خەڵکی گوندەکە کردووە سکاڵا تۆمار بکەن. ئەم دارە 200 ساڵە یعنی ئەم 200 ساڵە داری بەڕوو زۆر کەم زیاکە بەس ئەم دارە پارێزراوە بۆیە ئەوەنە تەمەنی کردووە لە ڕاستیاو لە نام عەرزا بووە ئێمە کۆڕ و کۆبوونە و فەلاحەکان هاتوون لە بنی ئەم دارانە ئیسراحەتیان کردووە و کۆڕ و کۆبوونەیەکشمان بێ مناسبەتێکمان بووە هاتوون لە لێرا بەڕێیان کردووە. ڕێکخراوەکان وەک ئاماژەیەک بۆ تەمەنی درەختە سوتاوەکە 200 نەمامی تەمەن 1 ساڵیان ڕواند کە زۆربەی نەمامی بەڕوو بوو. ئێمە دڵنیان لەوەی کە ئەم نەمامانەی ڕۆنین هەرگیز ناتوانێت قەرەبووی تەمەنی ئەو درەختە بکاتەوە کە تەمەنی 200 ساڵ بوو و لە یعنی زیاتر لە 200 ساڵ بوو و لە ماوەی ئەو تەمەنە دوور و درێژە خزمەتی بە مرۆڤایەتی و تەواوی سیستەمە ژینگەیەکە کردووە. چەند ساڵێکە بەوەی کێشەی سوتەمەنی و ناهۆشیاری ژینگەیی بەشێک لە هاوڵاتیان دارستانەکانی کوردستان ڕوبەڕووی لە ناوچوون دەبنەوە. ئەمە وێڕای ئەوەی بەشێکی تری بە تایبەت لە نزیک شارەکان بە مەبەستی شوێنی نیشتەجێبوون کۆمپانیەکان بە شێوازی جیاجیا لە ناویانە بن.